طبعا مەسلەی خوێندنەوە با بڵێن یان گەشتی ژیان لەگە خوێندنەوەی تقریبان دەگەێتەوە سەر ساڵی 1970 ساڵی 1970 ئەو کاتی خوێندنەکان دیڕاستە لە کوردستان زۆربەی زۆری بە عەربی بوو، هەر لەبەرەوەشە تاڕاتێکی زۆر کێشەمان نەبوو لەگە زمانی عەربی، ینی بێگومانیش ئەوانەی کە دانوێت زیاتر قوڵ بنەوە لە دیڕاساتی شەرعی دەبی زمانی عەربی بزانن. اینجا ئەو کاتی کوتەیبات هەبوو، کوتەیبی گسکە بۆ هەندێک کتێبیش هەبوو زۆر سەرنجی ڕادەکێشاین، مەثەن یەک لەو کتێبانی کە کاریگەریی یەکجار زۆری هەبوو لەسەر گەنجەکان کتێبی ئیبراهیم نەعمەی بوو، ڕەوائع ئیسلامیە. مع الأسف ئێستا ئەو کتێبانە لە بازاری نەمایە. ئیبراهیم نەعمەش بزانم ڕەحمەتی خوای لێبێ خەڵکی مووسڵە لە مێژنی وفاتی کردی بە تەمەم بوو. یەکێک بلو کتێبانی کە زۆر کاریگەر بوو. لە مەکتەبەوە کە ئەو کتێبان باز دەکرێت مەسەن ئەو گەنجانی کە دیندار بوون باسی ئەوانمان دەکرێت چ کتێبێک بخوێنینەوە دەچینێک لە تاقیب ئەو کتێبانەمان دەکرێت لەوانە ئەو کتێبە بوو کە ڕەوائع الئیسلامیە ئیبراهیم نەعمەی. کتێبش کەش هەبوو کاریگەریی یەکجار زۆری لەسەر ئێمە هەبوو، کتێبی حتى لا نخطئ فهم القرآن، حتى لا نخطئ فهم القرآن کابرایکی مصری بوو، خەتیبە بوو لە مزگەوتی بونیەی بوو، ناوی محمود غەریب بوو. محمود غەریب خەتیبێکی زۆر باری چۆن باسی عەبدولحەمید کوشکی دەکرێت ئەویش ئاوا بوو، ینی نوتق و بەلاغەت و فەساحەتی تەئسیرێکی زۆری هەبوو. ئەوجا کوتەیبی گچکەی هەبوو بڵاو دەکراوە، کوتەیبەکان حتى لا نخطئ فهم القرآن گەنجی فێرە ئەوە دەکرد چۆن وا هەست بکەی کە تەسادم لە بینی ئاەتەکانی قورئانی پیرۆز نییە، تەناقوزات لە بینی ئاەتەکانی قورئانی پیرۆز نییە. ینی لە بدایەتەوە بە ئوسلوبێکی زۆر سەهل و بەسیط گەنجی فێرە ئەوە دەکرد کە وا حاڵی نەبن ئەو ئاەتە لەگە ئەو ئاەتە دژیەکە. طبعا حکوومەتی دواتر کێشەیەکی یەکجار زۆری لۆ دروست کرد لۆ محمود غەریبی، دوای جواب بزانم لە 2000ەکان بەسەرەوە لە قەتەر وفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێ. طبعا ئەوانەی کە گەنجەکان زۆر پێ متعلق بوون چەند کتێبێک بوو، ینی ئێستا لە بیرمە ڕەوائع الئیسلامی ئیبراهیم نەعمەی، محمود غەریب حتى لا نخطئ فهم القرآن، فتحیەکان ماذا يعني انتمائي للإسلام. ئەوانە دەوری زۆر عجیبیان هەبوو. ئەوەی حتى لا نخطئ فهم القرآن محمود غەریبی بە ئەو بابەتانی کە تەرحی دەکرد، مەسەڵەن ئێستا یەک لەو کێشانەی کە دائما کاتی خۆی مولحیدەکان دایان وروژان دەیانگوت ئاەتەکانی قورئانی پیرۆز دژی یەکن. مثلا بۆ نمونە دەیانگوت لە بەرچی ئادەم لە فەرمانی خوای گەورە دەرچوو، شەیتانیش لە فەرمانی خوای گەورە دەرچوو، بەڵام لە بەرچی ئادەم عفو کرا و شەیتان عفو نەکرا. خوای گەورە هەر ویستویەتی لە بدایەتەوە تەوقی لعنەت لە مل شەیتانی کە دەیانگوت ئەوەش لەگە عەدالەتی خوای ناوەشێتەوە. ئیبراهیم نەعمە لە حتى لا نخطئ فهم القرآن طبعا زە بە محاضرات و محاضرانەوە کو باسم کرد دەکرا کتێب لێن دەرێ ئەو شو گومانە ڕەدەداتەوە. یەک لەوانە ئەو گومانەیە کە ئێستا باسی دەکەم دەیگوت دەگەم ملاحەزەی ئاەتەکان بکەی لە قورئانی پیرۆز خوای گەورە کە باسی ئادەم دەکا على نبینا عليه الصلاة والسلام. ئادەم قال ربنا ظلمنا أنفسنا، يعني ڕوو لە خوای دەکە دڵی خوای ئەمە زوڵمان لە خۆمان کرد، دوای ئەوەی کە تاوانەکە دەکا دەڵێ یا ربی ئەمە زوڵمان لە خۆمان کرد. بەڵام شەیتان نەخێر، شەیتان ڕەخنە لە خوای دەگری والعیاذ بالله. شەیتان دەڵێ قال ربي بما ئەغوەیتەنی، ئەتوو هۆکاری ئەوەی بوو ئەم تووشی گومڕایی بم. دەگوت لێرە ئەو دوو عەقلیەتەیە کە وەی کرد شەیتان مستحقی لعنەت بی، ئادەمیش بەرعەفوەکەی خوای گەورە بکەوی سبحانه وتعالى فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه. ئەو بابەتانە طبعا لۆمە زۆر گرنگ بوو، مەسەڵەن ئیشکالات ئەو ئیشکالانەی کە دروست دەکرێت شوبهات و گومانەکان لەسەر ئاەتەکانی قورئانی پیرۆز محمود غەریب دەهات ڕەدی دەداوە لە خلالی ئەو کتێبانە. ئەوەی کرد بوو زیاتر ئەمەلی بکۆڕین لە ئاەتەکان. ئەوەی تریان ماذا يعني انتمائي للإسلام فتحیەکان کابرایشی لبنانی بەئەسڵ خۆی تورکیە لە بنەماڵە، بەڵام لە لبنان دانیشتێ و ئیدی سەرپەرشتی جەماعەتێکی ئیسلامی کردی و فتحیەکانی کتابەکانی زۆر بەقوت بێک لەو کتابانە ماذا يعني انتمائي للإسلام. ئەمن یانی چێم کە دەڵێم مسلمانم. ئەو کاتش طبعا صراع و ململانێ بوو لەگە ئەلبانیەکان بە تایبەتی چەپڕەوەکان لە لای گەنجەکان، یعنی تەئسیریان زۆر بوو، گفتوگۆ و مناقەشات دەکرا لەسەر شەرعیەتی سیاسی شەرعی، یعنی سیاسی شەرعی ئایا لە ئیسلامدا هەیە یان نییە. لەوەی زۆر تاکیدمان لەسەر کتابەکانی فتحیەکەی دەکرد. مع الأسف یعنی ئەو کتێبم لە بەرزای نەما لە بەرچاو، بەس بە PDF هەمە، ینی لەسەر ئایپادەکەی نوسخەشی قەدیم هەر هەیە. ئەو کتێبە بازم بەو دوایش کراوەتە کوردی، بەو دوای کراوەتە کوردی، شتێکی زۆر چاکانی. طبعا سوشیال میدیا وەکو دەڵێت چەقۆیەکە بە دوو ڕوان دەبڕی دەکرێت بە کێشەی ئێمە بە شێوەیەکی گشتی، ینی با بڵێن کورد بە شێوەیەکی گشتی کێشەیەکمانێ، کێشەکە چۆن مامەڵە لەگە ئەو واقعە بکەین.
يعني مثلا تصور كابلا سعرش لبردس ناتواني معامله لك سعر كيبك يعني واضح زاني وكبلي نوع غرور وأزور بابته بسعر اللي العلم سعر وسيلة يعني أصلا مقصد نية. سوشيال ميديا استفاده هبو ما ناكر بلا هزي استفاده هبو بلا مع الأسف يعني كاتيك يكزار لبر ويناتوان درست معامله لك السوشيال ميديا بكين كاتيك يكزار زور من درواو يعني أوجد سيتا أو تصارت سوي كخوي جل سبحانه وتعالى النهي اللي كردي بتله يعني بيغمبري خوش اسمه عليه الصلاة والسلام دفرمي من اتبع الصيد غفل من سكن البادية جفا ومن اتبع الصيد غفل أويك لبادية درجي دور لآوداني دائما وشكاتيك لطبعي ديار دبي يعني توزيك الرق دبي طبعي أدي أويك بدواي الراو دبي دكوي خليش الراو كردنا زور زار توشي غفلت دبيتن أوش ريك بكون راو كردنا بلا مع الأسف يعني أو سوشيال ميديا أمر راوي ناكين أو إمر راو دكا دبروي زور وقت كمان دبا يعني بتايبد دواي أويك أو آيباد أو زور بابتانا هاتو تبيج إسا مثلا كتابي إلكتروني قد أو تامينية كوكو كتابي دستخومان هي لو وقتش يكزار زوري جنزكان دروا يعني بتايبد لفيسبوك ولتويتر لو زور بابتان طبعا أول شيء زور خطر يعني أما شيء زور خطره لبروي وقت كروي ناقرته تازة هذا بروشة بس بكولتور كردني خويد نوا يعني بقول مفروض هر كسي لا تاجي كورد بلاكي من روجي 2 ساعات 3 ساعات بخويني تو هي تيجني يعني 2 ساعات 3 ساعات نسبة شيء يكزار كما بلام دبي أو دي ترخام كيلو لو خويد نوي گەورەترین گۆڕانکاری یەکەم جار لە وعیەوە دەست پێ دەکات ئێستا ئەمە زۆر جار باسی ئەوە دەکەین دەڵێن لەبەر هیچ گۆڕانکاریەک لە واقعی کوردستان سەرناگری کێشەکەمان گۆڕانکاریەکە لە وعی نیە لە دڵ و دەروون لە مێشک نییە یعنی هەندێک بابەت هەیە لە مێشکت لە دڵ و دەروون دەگەر نەیگۆڕی ئیسفادی کتێب دێ ئەو انقلابە دەکات کە تو دێ کتێب دەخوێنی ئەو انقلابە دەکات و گۆڕانکاریە بەسە دڵ و دەروون دەکات اینجا هەتا ئەوە نەبیتە کولتور و ثەقافەتی ئەو میلەتەی یعنی مع الأسف بەپێی ئامارەکان کە سەیر دەکەی بە شێوەیەکی گشتی مسلمانەکان نەکورد بە شێوەیەکی گشتی مسلمانەکان لە خوێندنەوە زۆر دوورکەوتونەتەوە طبعا خی گەورە سبحانه وتعالى لە قورئانی پیرۆز دەفەرمێ ولا تقل لهما أف يعني منداڵ نەکە بە دایک و باوکی بڵێ ولا تقل لهما أف بەڵام لە هەمان کاتیشدا يعني مافەتی یەکجار زۆر ئی منداڵەکە لەسەر دایک و باوکی هەیە يعني زۆر جار باوکەکە دڵی کوڕەکەی خۆش دەکات یاخود دڵی کچەکەی خۆش دەکات بۆی کۆمپیوتەریش لێ دەینەوە یاخود تەلەفۆنش لێ دەینەوە یاخود ئایپادش لێ دەینەوە بخۆی مەفروض وایە دڵی خۆشکە بەوەی کە کتێبش لێ دەینەوە يعني ئەوەش لە بیر ئیهمال نەکا ئەوەی لە بیر نەکا ئەوە یەکێک لە کێشەکانە بەڕاستی یعنی دایک و باب ئیهتیمامی بە مەسەلەی خوێندنەوە نەدایە لێ ئەو گەنجانی کە ئێستا ڕویان لە خوێندنەوە کردیان بەخۆیان تەوعیان یعنی هاتوونە سەرخەت ئەگەرنا تا ڕادێکی زۆر کەم دایک و باوکەکان کاریگەریان هەبوو لەسەر خوێندن ئەگەرنا گەنجەکە بەخۆی ینی باسی ئەهەمیەتی کتێب و ئەو زۆر بابەتی کردووە ئەوش ینی بەوازیبی شەرعی نەزانیوە لەبەرەوەی زۆر لە بابەت زۆر لە خاڵەکان هەیە دایک و باوکەکان بە باوازیبی شەرعیان نەزانیوە یەک لەوانە ئەو مۆزوعەیە کە وەکە لە خەیاڵی نەبووە کە ئەنەمە شتێکی ئاعتیادی ئەگەر بێت و منداڵەکەی فێری خوێندنەوەی کتێب نەکا نەخێر هەڵەیەکی زۆر گەورەیە مەفروض وایە وەکو باسم کرد ینی کتێب خۆشەویست کە لای منداڵەکانی لەبری ئەوەی شتێکی ئاوا هەدیەکی ئاوای لۆ بینی مەفروض وایە هەدیەکی کتێبێکی لە بینی هەفتەی جارێک دانیش لە ماڵەوە مناقەشەی کتێبەکە بکەن ئەو کتێبە باسی چی دەکەوت لەکوێ دەست پێ دەکەوت لەکوێ کۆتایی پێدێ و گرنگی کتێب ینی ئەو وعیە دایک و باوک لە مێشتی گەنجەکانیان سەقێنن قۆن شتێکی زۆر گرنگە والله ئەو ماڵی کە کتێبخانەی تێدا نەبی ینی یەک خاڵی زۆر گرنگیش هەیە ینی ئاماژەی پێ بکەین وەکو دوا بابەت دێرەیە ئەمە علاقی بە مهندسەکان هەیە ئەوانی کە تەسمیم بیناکانیش دەکەن ئەوانی کە خانووکە بینە دەکەن ئەمە ژوورمان نییە بە ناوی ژووری خوێندنەوە ئێستا بەخۆی مەفروض وایە ئەو خانووی کە دروستی دەکەی ژوورێک کە دەبێت بە ناوی ژووری خوێندنەوە یعنی ئەو ماڵەی کە کتێبخانەی لێ نییە وەکو بڵێ خانووکی کۆرەیە ینی بێت چاوە ئەم وا دێتە بەرچاوم کابرا احتمال بڵێ من خانووکی گچکەم هەیە ینی هەر ئەوەندە 100 متر 120 متر ینی پێڕا ناگەم ئەوەندە ژوور نەخێر خۆ دەتوانین لەسەرەوە لە تەنی ژووری مەغزانی مەسەرەن ژوورێکی دۆزدا بکەی و ژوورەکە ژووری ئیشکردن و ژووری خوێندنەوە بی لێ بە کولتورکردنی ئەو بابەتە ئێستا مەتەن لە ئەوروپای جگە لە ژووری میوان کە پێشوازی لە میوان دەکات ژوورێکی ژووری خوێندنەوە وەکو ئەو ژوورێکی ئێستا مە باسی دەکەین ئێستا ئەو ژووری کە من لێ دانیشتوین ئەوە ژووری ئیشکردن و ژووری خوێندنەوەیە ینی لێ پڕ لە کتێب لە غێری کتێبی سکەی تێدا نییە ئەوە زۆر گرنگە ینی هەر خانوویەک سەرڕای وەگە گزکەژبی مەتەن لەسەرەوە کابرا غرفەی جودا بکاتەوە حاڵی بکە کە کتێبی تێدابی غرفەکەش نەک بیرازێنیتەوە ینی بە تاخمی قەنەفە و بە زۆر بابەتە شتێکی بەسیط لۆ دانیشتن بەڵام پڕ لە کتێبی ینی کتێبی تێبکەوە بە ئیشی لەسەر بکرێ منداڵەکان لەگە کتێب گەورە بن ئەوش طبعاً وەکو باسم کردی سانی علاقی بە ئەو زۆرە کولتور و ثەقافەت هەیە تەسیری داک و بابیشی لەسەر ئەو مۆزوعەی هەیە